ئەم کاتتان باش زۆرن ئەو کەسانەی کە پشتیان بە ڕێگەی ئۆنلاین بەستووە و لەو ڕێگایەوە دەیانەوێت کارەکانیان جێبەجێ بکەن، بەڵام بزانن بەشێکی ئەوانی کە و کارە دەکەن چی جۆرە فێڵێکیان کردووە. کچێک ویستویەتی گەشت بۆ ئەوروپا بکات، لە ڕێگەی ئۆنلاینەوە ڤیزای وەرگرتووە، بەڵام کاتێک کە چوەتە فڕۆکەخانە بۆی گەشتەکەی بکات لەوێ دەرکەوتووە کە ڤیزاکەی ساختەیە و کارمەندانی فڕۆکەخانە دەست بەجێ دەستگیریان کردووە. لەگەڵمان بن با بزانین چۆن ئەم فێڵانە دەکرێت و چۆنیش ئاشکرا بن. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ هەریەکە لە میوانەکانم بەڕێزان میران محەممەد کە پارێزەرن و لە ستۆدیۆ لەگەڵم میوانە، هاوکات جیهات شێروانی خاوەنی کۆمپانیای نارڤایە بۆ گەشت و گوزار لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێت. دواتر ئەو کەسەش کە فێڵەکەی لێکراوە ڤیزا تەزویرەکەی وەرگرتووە گفتوگۆم لەگەڵی کردووە قسەمان بۆ ئەکات، لەگەڵەوەی کە ئەمە دوو تاوانباری تێدایە، بەڵام لەبەرەوەی خاوەنی بەحساب ئەو کەسی کە کۆمپانیاکەی هەیە و ڤیزاکەی پێفرۆشتووە لە ڕێ ئۆنلاینەوە بووە ئاشکرا نەبووە تا ئێستا دەستگیر نەکراوە. کاک میران سڵاوت لێبێت، سەرەتای مەلای جەنابەت، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە باسی ساختەکاریەکەین، تەزویرەکەین، هەروەکو باسم کرد کەیسەکەمان ئەوەیە کە کەسێک لە ڕێگەی ئۆنلاینەوە ویستوێتی سەفەر بکات و ڤیزای لە ڕێی ئۆنلاینەوە ڤیزای تەزویری پێتراوە وەرگرتووە، دواتر ئاشکرا بووە. لە یاسادا بە شێوەیەکی گشتی چۆن باس لە تاوانی ساختەکاری و تەزویر ئەکرێت، چۆن مامەڵەی لەگەڵا ئەکرێت؟ دۆسپاس بۆم دەرفەتە. ئێمە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی ساختەکاری یان تەزویر بکەین بریتە لە گۆڕینی حەقیقەتێک بۆ کارێک یا بۆ شتێک کە ناحەقیقەتە، یاتا تۆ حەقیقەتێکی ڕاستی ئەهێنی ئەیگۆڕی بۆ ناحەقیقەتێک لە پێناوی بەرژەوەندی کەسێک یان بەرژەوەندی شتێک یا لە پێناو بەرژەوەندی گشتی، یعنی ئەمە چۆنی کە ئەڵی بەرژەوەندی گشتی یعنی بەرژەوەندی گشتی تایە زەرمەند دەبێت، کاڵی بەرژەوەندی گشتی کە تۆ حەقیقەتەکە ئەگۆڕی بە ناحەقیقەت بەرژەوەندی گشتێکت یا زەرمەند دەبێت. خۆشتانە زان یعنی کە شتێک تەزویر بێت هەڵبەت زەرری بەرژەوەندی گشتی و تاکو فەرد و هەموو کەسێکی تایە. قانونیش بۆ ئەمە مەرج و سزای خۆی دانا و تەزویری ژەکرێ بە چەند جۆرەکە. زۆر باشە. ئەتوانین بە شێوەیەکی گشتی باس لەوە بکەین چی جۆرە مامەڵەیەک ئەچێتە چوارچێوەی ساختەکاریەوە؟ ئێمە تەزویر ئەگەر بە شێوەیەکی گشتی ڕەنگەها نەتوانین یەکسە بڵێن چه جۆرە مامەڵێک، بەڵام ئەگەر بە شێوەیەک پۆلێنی بکەین یان چیکەن و مادی و معنەویمانەیە. تەزویر هەیە ڕەنگە تۆ وتەی کەسێک کە ئەینوسیتەوە بیگۆڕیت لە پێناو بەرژەوەندی کەسێکە یا بۆ بەرژەوەندی خۆت، ئەمە هەر تەزویرە. یاخود تۆ پەنجەم وەر ئیمزا بەکارهێنی هینی شخصێک هینی کەسێک بۆ بەرژەوەندی خۆت، لەگەڵەوەشا لەوانەیە تۆ وەرەقەیەک تەزویرکەیت یان وەرەقەیەکی سپی ئیمزاکراوە هێنی بەدڵی خۆت پڕی ئەەکەیتەوە، ئەمە هەمووی تەزویری پێڵە. بۆیە جۆرەکانی تەزویر هەتا وردبینەوە لێ ورترە بێتەوانێ، بەڵام بە شێوەیەکی گشتەوەی کە زۆر بەربڵاوە لە ئێستا تەزویرکردنی محەڕەرات هەیە، محەڕەراتی ڕسمی. ئەمە زۆر بڵاو بۆ ئەوەیە کە کەسێک خۆی سوودمەند بێ لێی تەزویرێکی محەڕەراتێکی ڕسمیە کات لە پێناو بەرژەوەندی خۆیە کە وەکو وتمان گۆڕینی حەقیقەتێکە گۆڕێ بە ناحەقیقەتێک کە تۆ محەڕەراتە ڕسمیەکە ئەهێنی تەزویری ئەەکەی لە بەرژەوەندی خۆت تەزویرەکەی. زۆر باشە. بێگومان دواتر باسی سزاکانی شەکەین. ئاچمە هەولێر کاک جیهات شێروانی خاوەنی کۆمپانیای نارڤا. کاک جیهات زۆر سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان لەگەڵ ئێمە باسی وەرگرتنی ڤیزا ئەکەین. ئەم دۆسیەکەی ئێمەش ڤیزای وەرگرتووە، تەزویر بووە، بەڵام لە ڕێگەی ئۆنلاینەوە وەرگرتووە. سەرەتا بە شێوەیەکی گشتی شێوازەکانی وەرگرتنی ڤیزا چۆنە، بەچی میکانزم و شێوازێک کەسێک ڤیزا وەرئەگرێت؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس لەخۆ دەرفەتە خاتون میهرەبان. بەنسبەت پرسیارەکەت دەبتا دوو بەش. پرسیاری یەکەم ڤیزا وەردەگیرێ ئەو کەسە دەتوانی بەخۆی پێشکەش بداواکاری پێشکەشی هەر قونسولیەک بێ بیکاتن. شتەکە قورس نییە و ئاسانیشە وەرگرتنی ڤیزەی، بەڵام بە چەند مەرج و ڕێو شوێنێکی تایبەتی خۆی هەیە کەسەکە دەبی ئەو مەرجانەی تێدابی کە داواکاریەکە پێشکەش دەکاتن. گرنگترینیان پشتگیری کار، پشتگیری بانکی هەبیتن لەگەڵ تاپۆی خانوو یاخود سیارە یاخود گرێبەستی هاوسەرگیری، ئەوانە بە شێوێکی ئەتیادی و ڕۆتینی ئەوانە تەقدیم دەکرێتن لە بۆ گشت سەفارەتە چی و ڕسوماتی خۆت لە سەفارەتی دەدەیت، جاری وایە 90 یۆڕۆیە، جاری وا هەیە کەمەک زیاترە. ئەو پێداویستیانی کەوا لە بۆ ڤیزایە ئەو کەسێک کە
تەقدیمی فیزەی دەکاتن بە یەکەم جاری یاخود جاری دووەم سێم نفسی ڕۆتینیاتە پشتگیری بانک وەکو گوتمان لەگەڵ پشتگیری ئیش ئەوەی کەوا لە ڕێگەی کۆمپانیا گەشت و گوزارەکان پێشکەش بکە بەڵام کۆمپانیای گەشت و گوزار ئەو پێشینەی کاری هەبیتن نەوەک هەر یەکێک هەڵبستیتن بری ئەمن ئیشی فیزەی دەکەم یاخود لە ڕێگەی ئۆنلاین بیوەش تازە بەڕێستان باستان کرد پێویستی بە حجزی فندقیە لەگەڵ بیمەی تەندروستی تەمین سەحی لەگەڵ تکتی چوون و هاتنی پێویست دەکاتن زۆر باشە دەست خۆش ئەوەش پێویستە بەڵێ بەڵێ فەرموو کاک پێویستیشە ئەو داواکاریە و پێویستی بە وەرجێڕان هەیە لە بۆ زمانی ئینگلیزی زۆر باشە اینجا ئێمە ئەو کەسەی یاخود ئەو کچەی کە ڤیزا تەزویرەکەی پێگیراوە لە ڕێگەی ئۆنلاینەوە هەر ڕیکلامەکەی بینیوە و ڕاستە و خۆ پەیوەندی پێوە کردوون و ڤیزای وەرگرتووە بەڵام کاتێک کە ویستوێتی گەشتەکەی بکات لە فڕۆکەخانە ئاشکرا بووە کە ئەمە ئەو ڤیزایی کە پێیەتی ساختەیە ئەو کەسە دەستگیر کراوە سزاشتراوە خۆی قسەی بۆ ئێمە کردەوە با پێکەوە گوێبیستی قسەکانی بین دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دەین من ساڵێکە جامیعەم تەواو کردووە ئەو کاتی کە لە جامیعە بووم حەزمە کرد بچم سەفەری ئەوروپا بکەم بەس کاتێک کە تەواوم کرد قەراری ئەوەمیە کە بڕۆم بۆ ئەوروپا و ئیتر نەگەڕێمەوە ئەمویست ڤیزای شنگن وەربگرم زۆر پرسیاروشتم کە بۆی شوێنێکی سێقا پێکرا و دەستکەوت و ئەمانە لە فەیسبوک و ئینستاگرام و شتا زۆر بە دوایە ئەگەڕام وای لێ هات زۆربەی ڕێکلامەکانی لە فەیسبوک و ئینستا بۆمە هات هی ئەو مۆزوعانە بوو تا ڕۆژێکیان پیجێکم بەرچاوکە و زۆر بە جوانی ڕێکلامیان بۆ کرد ئیتر ڕۆشتم سەری ڕقم شتەکەم کرد و سەری پیجەکەم کرد و ئەمانە هەستمە کرد سێقا پێکراوە چونکە زۆر جوان ڕێکلامەکانیان بۆ کرد ڕقمی ئاسە کۆڕێکی شاندا نبوو بەس من بە ڤایبەر بۆم کردن کە ڤایبەر بۆم کرد پیاوێک هەڵی گرت قسە شتمان کرد و ئەمانە ناوی خۆی پێوتن تر نازانم ناوەکە ڕاست بوو یان نا ناوی خۆی پێوتم وەم شتانە ئیتر وتم ئەمێ بوو بینم و قسە بکەین و زیاتر لە یەکتری تێبگەین وتی وەڵای من خۆم لە بەریتانیام ناتوانم بوو بینم ئەبێت هەر بە ئۆنلاین ئیشەکەین ئێمە چونکە خۆم لە بەریتانیاژیم ناتوانم ڕوبەڕووی یعنی کەس ببینم ئیتر ئەوە بوو باشە کەوتی ناتوانم ببینم بۆچی هەر سوور بووی لەسەرەوەی کە لە لای ئەوان تۆ ڤیزە وەربگری مەسەلەن شوێنی تر هەیە شوێنی فەرمی هەیە شوێن هەیە کە محل و شوێنی کاریانیان کۆمپانیاکانیان هەمووی ئاشکرایە و مۆڵەتیان هەیە بۆ نەچویتە ئەو شوێنانە بۆ ئەدویست بە ئۆنلاینم بابەت یعنی ئەوە نەگەڕام بە دوای شوێنەکانە سرم لە تێکچوو بوو یعنی نەم ئەزانی کوێ باشە کوێ باش لە بەڵام کە ئەو پێیجەم بینی زۆر باشە ڕێکلامیان بۆ کرد یعنی قەت تەسەورم ناکرد فێڵێک لەو ئیشایە هەر چی ڕێکلامەکان چۆن بوو یعنی جیاواز لە پیجانی من ناڵم زۆر ئەگەڕام بە دوای پێیج وشتا جیاواز لە پیجەکانی تریانی ئەها لایکی زۆری بۆ ئەها ویوی زۆر بوو وتم شتێک یعنی ئەو نەویوی زۆر بێت و لایکی زۆری بۆ بێت قەت تەسەورم ناکرد یعنی ئەوە فێڵی تیا بێدەویشە زۆر بڕوات بە شتی ڕێکلامەوەوانە هەیە بەڵێ یعنی هەستمە کرد ئەگەر مەسەلەن ڕێکلامەکان باش بێ یا مەسەلەن ڤیوان باش بێت ئەوە جێگەی سیقەیە بەڵام بەو شتانە نییە بەڕاستی لە دوای ئەوە بۆم دەرکەوتووە ناو هیچ بۆ شتانە نییە باشە دواتر کەوتی ناتوانم ببینم و ئەو شتانە چیت کرد ئیتر وتی من ناتوانم بوو بینم بەڵام ئەگەر ئەتەوت ئەمیشە بۆ بکەم ئەبێت $200 بیتە بەڵام ئەو دووسەیە هەتاکو نەگەیتە ئیتاڵیا پارەکەی ترم ناو ئەم دوستەش بەس بۆ معاملاتەکانی سەرەتایە لەبێت پێویستم بۆ پارەیە ئەبێت من بۆ زیاتر سێقەشم پێکەشم کەوتی تاکو نەگەیتە ئیتاڵیا من پارە لە تۆ وەرناگرم باشە ڕێککەوتن لەسەر چەند و چی ڕێککەوتن لەسەر دەفتەرێک و 40 وەرەقە ڕێککەوتین ئەوەش ئەو کاتە بیەمە کە ئەگەم ئیتاڵیا نەک ئێستا بەس $200 ویست بۆ معاملەی سەرەتا لەگەڵ پاسپۆرت و شتەکانە داوای لێکردم وتی بۆم بنێرە چۆن پاسپۆرت و شتەکانت بۆ نەر لە ڕێکیەوە وتی خۆم تەکسیەکە نێرم سارێکە نێرم بیە بەو ئیتر ئەوە بڕقەم شتێکی منی یا بوو بۆ تەکسیە کە هات ناونیشانەکەی دۆزیەوە من پاسپۆرت و شتەکەم یایە ئیتر دوای ئەوە دوای 15 ڕۆژ ینی تەلەفۆنی بۆ کردم وتی دوای 15 ڕۆژی تر تەواوە بەیشەکانە دوای 15 ڕۆژ خۆی تەکسیەکی نرد پاسپۆرت و شتەکەی لەگەڵ ڤیزەکەیە بۆ ناردەبووم وەرم گرت سرم کرد یعنی هیچ گومانێکی تیانە بۆ چەنە من نەمەزانی هەتاکو ئێستا ڤیزەی شنگنم نەبینی بوو بەس یعنی کە سێرمە کرد هیچ گومانێکی تیانە بوو هەستم ناکرد کە شتێکی گومانە
بۆ هەوڵت نایە پیشانی کەسێکی شارەزا یان کەسێکی لە خۆت گەورەتر چوزانم کەسێکی تریبەی وڵایکو شارەزا ئێمە چونکە خۆمان سەفەرمان نەکردوانی تەسەورم ناکرد پیشانیشیان بەم ئەوانیش بیان زانیانی ئەها شتەکان وا بەرچاویان گرتە بووم هەستمەکە شتەکەم زۆر جێگەی سیقەیە یعنی تەسەورم ناکرد پیشانی کەسێکی بە بڵم فێڵ ینی هەر هیچ بیرم لەو شتە ناکردەوە وەرت گرت و ئیتر پارێترت نایە هیچ ناپاریترم نایە دوای چەندێک سەفەرت کرد تقریبا دوای 6 ڕۆژ ئیتر ئەو ڕۆشتم بۆ مەتاری سلێمانی ویزە شتەکەم یا دوای تۆزە بانیان کردم وتیان ئەم ویزەی تۆ فێڵی تایە ساختەیە منش حەبەستەم کەوایان وایە قەت تەسەوری ئەو شتەم ناکرد وتم چۆن شتی وا بێت و ئەمانەتر بە هەر چۆن نەبێ بردیانم بۆ بەشی پۆلیس هی مەتار بەڵێ بنکەی فڕۆکەخانەی سلێمانی لێوە قسە شتیان لەگەڵا کردم و وتیان ئەمەی تۆ ساختەیە و ئەمانە ئیتر من نەم ئەزانی چی بڵم نەمەزانی چی بکەم ئیتر ئەوە بۆ ڕەوانی دادگایان کردم لە دادگا 6 مانگ سزام بۆ دەرچوو لەبەرەوەی ساختە بوو ویزەکەم باشە هەستت چۆن بۆ کە تۆ پێیانوتی ئەو ویزەی تۆ ساختەیە بڕۆکە ئێستاش لە شۆکان لەبەر قەت تەسەوری ئەو شتەم ناکرد یعنی قەت بیرم لەوە ناکرد و ئەم شتە فێڵێکی تیا چونکە زۆر بە جوانی فێڵەکان لێکردبووم زۆر بە جوانی شتەکان هێنا بوو قەت تەسەوری ئەو شتەم ناکرد ئێستاش یعنی بیرەکەم من چۆن بۆ شتە هەڵخەڵەت ئەمە وایان لێ کردووم تەنانەت هەر یعنی شتێکی بەسیتیش ئۆنلاین نەکڕم چونکە بەڕاستی ئەو شتانی ئۆنلاین نییە بە پشتی تۆ کەسەکە ببینیت پرسیار بکەیت شتیترت لە ئۆنلاین کڕیوە جاریت مامەڵەت کردووە لە ڕێگەی ئۆنلاینەوە لە جلوشتم کڕیوە مکاجم کڕیوە لەوانە شافێڵت لێ نەکراوە قات نەوەڵڵا هەنەکات هەبووە مەسەرەن جلەکە بزە بە دۆکو ئەوە نەبووە بەڵام یعنی وتم قابل لە جلێک لەگەڵ ویزەیەکە کە زۆریان فەرقە قابل لە ئەوە ژوا بێ فێڵیتیا بکرێت کە تۆ پێشەوەی بچیت سەفەرەکە بکەیت کە جوازە و شتەکەت بۆ هات ویزەکەت بۆ هات تەلەفۆنت کرد بۆ ئەو کۆمپانیایە بڵێ ئەوە شتەکانم بەدەستگەشتەوە من سەفەرەکەم وانە وەڵامیانیتەوە وەڵامیانیامە زۆر بەبێ ئایبی هەر زۆر بە شتەکان بە باشی ڕۆشت ئیدی پێم وتمەوە چەند ڕۆژێکی تر سەفەرەکەم و ئەمانەتی وتیانە سەر خێر و بە خۆشی ویشەڵا و هیچی وتیان ئەگەر گەشتی چۆن لە ڕێکیەوە چۆن ئەو پارەیەمان بۆ بنێر ڕقم وتیان تەلەفۆنمان بۆ کاکە گەشتی کە تەلەفۆنە کرد ئەمە یین خەڵکی خۆمان هەیە لەوێ پارەکە لە وەرەگرێت و ئیتر دوایی تاو ینی باش ئەی کە گیرای لە سجنەوە تەلەفۆن و شتت بۆ نەکردن بەڵا ڕقم و هەموو شتێکم یا بۆ کەسانە پەیجەکەم یا بەڵام هەتاکو ئەم دەقەینە دۆزراوەتەوە وەڵامی خۆتیان نایەوە کاتێکە تەلەفۆن لە دوای وەڵامیان نایە سکاڵات کردووە بەڵە سکاڵام کردو بەس تا ئێستا نەگیرەوە باشە ئەتەوێت چی بڵێ تۆ لێرەوە ئەوەی کە منەوێ بڵام ئەڵام تەنانەت جلیش لە ئۆنلاین مەکڕن یعنی وام لێ هاتووە ناتوانم سەقە بە هیچ شتێک و هیچ کەسێ بکەم یعنی بەڕاستی ئەو شتانە بە ئۆنلاین ناکرێت یعنی ئەو شتێکی ئەوە بەستی نیە تۆ دانیشی پس بە تەلەفۆنێک دانیشی گنە پارە بخەرە دەست کەسێکەوە و ئەوە من 6 مانگ چۆمە سجنەوە بەبێ ئەوەی هیچ ینی تاوانەکەم کردوە بەس تاوانەکەی من ئەوە بۆ خۆش باوەڕ بووم زوو بڕۆم بەشتەکەم کردو پەلەم لە شتەکەیان کرد پاشگە لە دادگا و پۆلیس هەوڵت نەیاوە خۆت بیان دۆزیتەوە خۆتۆڵی پێیجێکیان هەیە کە ڤیویان زۆرە و ژمارە و شتیان لە لای تۆ هەبووە و بە ژمارەیەتر پەیوەندیان پێوە بکەیان مەسج و شتیان بۆ بنێری هەوڵی ئەو شتەمانیاوە بەڵام لەو کاتەوە تەلەفۆنەکان داخراوە ینی پەیجەکەشەکە نامە ئەنێردرێت کە جواب نایەتەوە نازانم یعنی بۆ لە دوای ئەو شتەی منەوە کە جواب نایەنەوە خۆ ئەکیدم پێشووتریش یەک دنیا کەسی تر هەبووە کە فێڵیان لێ کردووە بەڵام نازانم بۆچی لە دوای منەوە تەلەفۆنەکانیان داخراوە و جواب نایەنەوە یعنی هەوڵی ئەو شتەمانیاوە کە بە مۆبایلی تر و بە ڕقەمی تەلەفۆنیان بۆ بکەین زۆر باشە کاک میران پێکەوە گوێبیستی ئەو کەسە بووین کە چۆن فێڵەکەی لێکرا و چۆنیش دەستگیر کراوە باسی ئەوە بکەین و سەرن ئەم نوع دۆسیەیانە لە دادگاکانی هەرێمی کوردستانە لە چی ئاسیەکان پاشان تێبینی خۆت لەسەر وتەکانی ئەو کەسە بڵێیت بە شێوەیەکی گشتی تەزویرە لە یان هەر لە جۆرە کەیسێکی ئاوا ساختەکاری مثلن بابەتی ڤیزا ئێسا ئەمە زۆرترین وەکو جەنابیشت باست کرد یەکێکە لەو محەڕاراتانەی کە فەرمین یان نافەرمین بەڵام بە شێوەیەکی گشتی ئێستا زۆر لە سوشیال میدیا و خۆمان ڕۆژانە بەرچاومانەکەوێت ئەم بابەتانە کە کۆمپانیایەک
فێڵی کردووە بەجێ هێشتووە یان لە ڕێگەی ئۆنلاینەوە چەند کەسێک باسیەکەن کاڵە نێمە فێڵمان لێکراوە و ویزامان وەرگرتووە بە شێوەیەکی گشتی ئەمانە لە دادگاکان و سکاڵاکان کەسێک سکاڵای کردبێت لە کۆمپانیایەک یان لە کەسێکی ئاها نادیار لە ڕێ ئۆنلاینەوە فێڵ لێکرابێت لە چی ئاستێکایە وەکو ئاستی تۆمارکردنی سکاڵات تەسەورەکەم چۆنەڵێ حاڵەتێکی دەگمەن تۆزە زیاتر بێت بە حکمی بۆ یعنی وەکو کەیسی ئەم ویزەیە ئەڵێم بەڵام بەعام باسی تەزویر بکەین تەزویر ینی دادگاکان ئاستیان زۆر باشە وەکو چۆنەڵی بۆ لێکۆڵینەوە و تحقیق و گەشتنە ئەنجامی تەزویرەکە و ئاشکراکردنی تۆمەتبارەکە بەعامیش وەکو ئەوەی کە باسی تەزویرکەین تەزویر یعنی هەرەکرێت لە هەموو وڵاتێکا تەزویرێ بەڵام تەزویری ئەم جۆرە کەیسانە حاڵەتێکی دەگمەنە ئەگەر شتێک زیاتر بێت خۆی تەزویرەکە هەیە ڕۆژانە ڕوئەیە بەڵام بۆ دادگامە بەستەوەیە کە دەگمەنە نانە بۆ یعنی هەر بۆ ڕۆژانەی کە ڕوژ بات ڕەنگە لە چاو تەزویرەکانی ترا دەگمەنتر بێت باشە زۆرترین تەزویر کە ئەکرێت چییە زۆرە محڕەتی ڕسمی و کەسانی کە زۆر تۆ لەسەر شتێک پەکت ئەکەوێت کە ئەزانی ئەمە ڕێگە پێنەدراوە ئەمە ناقانونیە ئەمە مخالەفێت ناچار پەنا ئەبێتە بەر تەزویرکردن تۆمەتبار تاوانبار تۆمەتبەر پەنا بەنە بەر تەزویرکردن لەبەرەوەی کە لە ڕێگەی حەقیقەتەوە بۆی ناکرێت بەڕاستی بۆی ناکرێت بۆ لەبەروی مخالەفەی قانونە لە یاسای ڕێگە پێ نەدراوە هەڵبەت بۆ نمونە کە تۆش پەنا ئەبێتە بەر تەزویرکردنی ویزەیەک هەڵبەت منعێکت هەیە یعنی مەبەستم ئەو کەسە نیە کە ویزەکەی داوا کردو ئەو کەسەی کە هەستاوە بە ئەنجامدانی ئەمە ئەگینە چەنەها کۆمپانیای ڕسمی هەیە بە ئاشکرا تۆمارە لە شەریکات لە هەموو شوێنێک ناویان هەیە بە ئاشکرا ڕیکلامی خۆیەکە فەیس تو فەیس قسەی لەگەڵاکەیت و ویزەکە دووەرەگری هەڵبەت یعنی ئەمە نیەتێکی ڕەنگە یەک دوو حاڵەتەوە تۆمارکرابێت کە بە ئۆنلاینەوە فێڵی لێکرابێ یعنی تۆ بە ئۆنلاین یعنی خۆمان نەزانین کە تۆ تەقدیمی ویزەیەکەکەی بۆ شوێنێک خۆ دەچی فەیس تو فەیس مقابلەکەی ئەبێ ئەو کەسە بزانێت تۆ پاسپۆرتێگە نێریت ئەی نابێ مقابلەکەی یعنی ئەم شتە وازەحە کە ئەو ئێستا گوێم لێگرت لە تاوانبارەکە ئەڵێ من گەڕاوم بە دوایە سێرچم بۆ کردووە ماوەیەکی زۆر پاشان هاتۆتە بەرچاوم کە من سێرج بۆ شتێگەکەم هەڵبەت دەبێ زانیاری کۆکەمەوە زانیاری کۆکردنەوەکە چیە من نەزانم یەکێک لەوانەوە و برا بەڕێزە باسی کرد تۆ بێ بیدایەتی شتەکە بێ سوورەت قەیدی خانووت هەبێ ینی خانوویەک شوقەیەکت بەناوە بێ سەنووی سیارەت هەبێ وەلەو ئەو برا بەڕێزە شارەزاترت یا بەڵام وەکەوەی کە هەمومان سێرچمان بۆ کردو ئەیزانین بە شێوەیەکی عام جا چ جای من بگەمە سەر ئەوەی کە پاسپۆرت بنێرم ئەبێ زانیاری کۆکەمەوانێ چۆنەڵەی هەموو شتەکانم نێمە دەست کەسێک بۆم کاسوورت کە بزانی یعنی تۆ ئەم شتانی پێویستە ئەی چۆن ئەم کەسە ئەیکات وایە هەموو شتێکی ئەڵێ هەموو شتێکم بۆ ناردووە و ئەوەنەش متمانم پێ هەبووە بۆ شێوەیە کەوتێتی هەیە دینار وەرناگرین پارە وەرناگرین تەنها حەقی ئەها شتێکی بەسیتی وەرگرتووە حەقی ئەو مامەڵانی کە ئەنجامی وتێتی بە مەرج ئەگەیتە ئەو شوێنە اینجا کە من پارەکەت لێ وەرەگرم بۆیە ئەو نەمتمانی پێ بووە یعنی بە شێوەیەکی ئەتوانم بڵێم پلان بۆ داڕێژرا و بە دیزاینێکی زۆر جوان ڕیکلامیان بۆ خۆیان کرد پلان بۆ داڕێژرا و بۆ لەگەڵەوەشا زۆر بە وردی کراوە یعنی تۆ یەی تەزویری ڤیزەیەکی شنگن ئەەکەی ئەمە چەنەها مۆر و مرەکە بوو یعنی شتی تایبەت بە خۆیان هەیە ڤیزەکان خۆ دیارە تۆ ئەی لەسەر پاسپۆرتێکی عێراقی چۆن دەری ئەەکەیتەوە یعنی زۆر بە پلان بۆ داڕێژراوە بەڵام مەبەستەکەی من لە چی بوو ئەبێ ورتربی لەو حاڵەتانە چونکە ئێمە کە مقابلە ئەکرێ ئەچیت بۆ قونسوڵخانە لەوێت تۆ ئەدبینن پاسپۆرتەکە خۆت دایانیت یعنی بۆیە ئەم شتە هەیە زۆر باشە دواتر ئەگەڕێمەوەلات کاک جیهاد تێبینی چییە لەسەر وتەکانی ئەم کەسەی کە فێڵی لێکراوە مەسەلەنەوەڵێ لە ڕێگەی ئۆنلاینەوە من ئەو ڤیزەیەم وەرگرتووە و ڕیکلامی بۆ کراوە بە شێوەیەکی گشتی خەڵک چۆن متمانە بەو شوێنە بکە جەنابەت باست لەوە کرد کە ئابێم کەسانە پێشینەیان هەبێ من کەسێکم ئەمەوێ ڤیزا وەربگرم بەچی بزانم ئەم ڤیزایی کە من لەو شوێنە وەری ئەگرم لەو کەسە وەری ئەگرم ئەمانە پێشینەیان هەیە چۆن متمانەیان پێ بکرێت باشە پرسیارەش لە بەڕێز بکەم ئەو بەڕێزە گوتی ڤیزەی شینگنم وەرگرتێ بە ئۆنلاین بەڵێ لە ڕێگەی تاکسیەکەوە مامەڵەکەی بە ئۆنلاین لە ڕێگەی کەسێکەوە کردووە بە تەلەفۆن قسەیان کردووە ژمارە و شت دواتر ئەم کەسە داوای ئەو مامەڵانی کە پێویستە و ئەوراقانی کە پێویستە بۆ مامەڵەکەی لە ڕێگەی تاکسیەکەەوە بۆ کەسەی ناردۆ پێی و تۆ دیارە وەکو جەمان لێ بۆڵێ
من لە دەرەوەی وڵاتم ئۆفیسەکەمان لە دەرەوەی وڵاتە بەڵام لێرەش کەسمان هەیە و ئیشەکەین تۆ ئەمانە بۆ من بنێرە دواتر ئەوەی لەسەر منە کە ڤیزاکەت بەمێ تا چیتە ئەو شوێنش کە خۆت مەبەستە 1 دینار لێ وەرناگرم هەر لە ڕێگەی هەمان تاکسی و ڤیزاکەی بۆ ناردۆتەوە ڤیزە بەبێت چاوپێکەوتن ڤیزە بەبێت چاوپێکەوتن یاخود ڤیزە وەرگرتن لە ڕێگەی ئۆنلاین لە ڕێگەی ئۆنلاینەوە چاوپێکەوتن و شت نەکراوە تەنها بە تەلەفۆن ئەمان کۆنتاکتیان هەبووە بەڵێ عەفو میهرەبان خان بەنسبەت ئەو بابەتەی لە بۆ زانیاری بەڕێزە تازە و برا بەڕێزەش کاک میران ئاماژەی پێدا هیچ ڤیزایەکی ئەوروپا بەخۆی شینگن چییە ینی خەڵکی مەبا وەکو زانیاری گشتیش شینگن ڕێکەوتن نامەی بیدایەتی 4 دەوڵەتی بوو بەلجیکا فەڕەنسا لوکسەمبۆرگ و ئەڵمانیای ڕۆژئاوا لە ساڵ لە 4 ساڵی 1995 ئەو بڕیارەت بوو کە سنوور لە بینیان نەمینێ کۆنتڕۆل لە بینیان نەمینێت دواتر لە ساڵی 1990 بەرەو خوار سەبر دەوڵەتەکان دیش هاتنە ناو ئەو ئیتیفاقیە بەڵام بەنسبەت ئەو بەڕێزەی کە مەسەلەن بەڕێز هەر بەڕێزێک کە دەیەوێت ڤیزەی تەقدیم بکاتن ڕکلامکردن لە ئۆنلاین ئەوە شتێکی مەشروعە لە بۆ هەموو کۆمپانیایکە و ئەو کۆمپانیایانی کە ئەو برا بەڕێزە ناوی هێنا مەسەلەن لە کۆمپانیاکان تۆمار کراوە ئێستا کە دەستەی گەشت و گوزار هەیە لە هەرێمی کوردستان وەکو سندیکایەکە لەوێن دەردەبی تۆمار بکرێتن کابرا یەک لە شەرتەکانی ئەسڵەن کە کۆمپانی گەشت و گوزارتەبی یەک لە مەرجەکانی ئەوەیە دەبی ئۆفیسی هەبیتن ینی پێم سەیرە لە ڕێگەی ئۆنلاینی تەقدیمی مامەڵەکەی کردی ئەوە یەک دووش پێداویستی فیزی وەچی پێم گوتی ینی پێشینە شەرت نییە ینی زۆر جاران خەڵک دەڵێ کاکە من ئەوراقم هەموو تاوە پشتگیری بانقم هەیە تاپۆم هەیە پشتگیری کارم هەیە لەبەر چ ڕەفزی وەردەگرم بەڕێزت کە لە هەر دەستگایەکی کار دەکەی ئەو موچەی کە لە بۆ نووسرایە ناچی ئەو موچەی لە بانقی دانێتن یاخود لە ڕێی بانقی لە ڕێی بانقی و موچەکەی سەحب بکاتن ڕاکێشیتن یەکسەر دەچی مەبلەغە پارەی دادنێ مباشر دەچی تەقدیمی مەکتەبەکان دەکات بەخۆی مەکتەب لە وەسیتە لە بینی VFS ئێستا لە هەولێر لەگە TLS دەچی دەباتە VFS یاخود TLS ئەو ئەوراقانی کە لێ وەردەگرن ئەوان دەبەنە قۆنسولیەی لەو حاڵەتی کە ڕەفزی لە بۆ دێتەوە دەرێ وەڵا ڕەفزم وەرگرت هەچی هەموو ئەوراقەکانم تەواوە وەچی پێم گوتی یەکەم جار پێویستت بەچی هەیە پشتگیری بانق پشتگیری ئیش لەگەڵ تاپۆی خانی یاخود شوقا یاخود جاری وای عەقدەکە مەسەلەن ئەگەر بێت و گرێبەستەکە کرێژبی ئیشکالەشی دروست ناکات لە مەسەلەکەی بەڵام دەبی داهاتەکە دیاربی یعنی داهاتەکی معقولبی کەوە سبێنێکە ئەو داواکەری کە پێشکەش دەکەی سەفار قۆنسولیە قەناعەتی پێبێکەوە ئەتوو دەڕۆی و دەگەڕێەوە باشە پێتان وایە ئەم کەسی کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەم ڤیزەی حازر کردووە بۆ کەسەی نردووە بابەتانی چۆنی چارەسەر کردووە واللهی ئەوە بۆچی کاک میران گوتیش حالەتەکە لە زۆر ینی شتێکی زۆر شازە ینی نادرە زۆر شتێکی ینی ئەمنەوە نزیکەی 10 ساڵە لەو بارێک کار دەکەین یەکەم زارمانە جێمان لە شتیوا لە بیتن لەو ئەمە بابەتی زۆر باشە ئەوروپای باشە کاکجیات کەواتە بابەتی ئۆنلاین لێگەڕێ بەبێت چاوپێکەوتن نابیتن ئۆکەی تەواو ئەی ئەو بابەتە چی لێ هات ئەمە تەنها بابەتی ساختەکاری لە ڕێگەی ئۆنلاینەوە نییە هەبووە کۆمپانیا بووە شوێنیشیان دیاری کراوە بووە و مۆڵەتیشیان هەبووە بەڵام فێڵێکی زۆریان لە خەڵک کردووە ڕۆژانە ئەبینین مثلەن چەند حاڵەتێک هەبووە یەکدانە و دوودانە نەبووە خەڵک سکاڵایان کردووە تویانە وەڵای ئێمە کۆمپانیایەک پارەی لێ وەرگرتوین و ڕۆشتووە بەڵام ئەو بابەتە بەکوێ گەشت لە فترەی پێشووە خەڵکێکی زۆر ڤیزەیان وەرەگرت بەڵام ڤیزەکە تەزویر بوو لە ڕێگەی کۆمپانیا کە شوێنەکە و مەحەلەکەشیان هەبوو بەڵام پێیانە وترابێ ئێوە لە ئێرانەوە سەفەر بکەن لە فڕۆکەخانەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە سەفەر نەکەن دواتر دەرکەوت و ئاشکرا بوو کە ئەمانە و ڤیزانی کە کراوە ئەو کۆمەڵە خەڵکەی کە ڤیزایان وەرگرتووە ساختە بووە ئەسڵ نەبووە ئەم بابەتە چۆنی و بەکوێ گەشتووە بەڵێ ئەمەج پێم گوتی میهرەبان خان فیزا لە ڕێی سەفارەتی دەبستە قۆنسولیە ئەوجا هەر فیزەک هەر فیزەکی بە تایبەتی ئەوروپا بە تایبەتیش ناوچەی شینگن کە خۆی لە 28 دەوڵەتی دەدا هەر هەمووی چاوپێکەوتنی تێدایە مقابلە بینی دوو کەوانەی مقابلە هەندێک سەفارەتی مەسەن ئێستاکە لەوانە سوید سەفارەتی لێرەنیا خەڵک یان دەستە ئوردن یاخود دەستە ئیران
چاوپێکەوتنی دەکاتن یعنی هیچ فیزەکی ئەوروپای نییە یعنی شتیوا نەبووە و ناژبیتن بەبێ چاوپێکەوتن فیزت بداتێ باشە بۆ چاوپێکەوتنەکەش چوونەتە ئێران و ئەگەر بڵێم تیاشانە بووە کە ڕۆشتووەتە ئەوروپاش دواتر وەجبەیەکی تریان ئاشکرا بوون کە ئەم ڤیزانەی کە کراوەسەن هەمووی تەزویر بووە ساختە بووە. بەڵێ ئەوە بەخۆی ئەو حاڵەتانە باز دەکەیت چکە ئەمە مەسەن ئێستا کە ئەوانەی کە ئەو زۆر جار هەیە خەڵک ئیشی غێر ڕسمی دەکات ئیشی نایاسایی دەکاتن چکە ئێستا ئەو ئیشانی کەوا ئەو کۆمپانیانی کەوا تۆمار کراون لە کۆمپانیاکان بە شێوەی گشتی باز دەکەین هەر هەمویان ئیشی یاسایی دەکەن یعنی ئێستا کە تو کە بە خەڵکی دەڵێ کاکە فیزەی 100% پێم سەیرە ینی 100% بەس مردن هەیە قەت نەمزانێ فیزەی 100% بی هەر بەخۆی لە دنیاوە هیچ شتێکی 100% نییە پێم سەیرە کابرا ڕکلام دەکات دەڵێ وڵا ئەمە فیزەی 100% وەردەگرین ینی شتیوان نەبووە ینی ئەمە ئێستا تو فیزەی ئیمارات کە تەقدیم دەکەی کولفەکەی لە بینی لە بازارە لە بینی 77 تا 80 دۆلاریە ئەو جاری وای دەرینە کابرای کاکە ئەگەر ڕەفس هاتەوە ئاگادار بە ڕەفزی تێدای ئەو فیزەیە ینی کولفەکی زۆر کەم فیزەکە ئەلکترۆنیشە هەر ئەوەی تێدانی ینی بری 100% دەردەچیتن پێم سەیر ینی بە فیزەی شینگن خەڵک ڕکلامی لێ دەکات و بەناوی 100% و ڕەفزی تێدانیە و خۆ تو قونسڵنی کابراایکی ئۆفیسەکرددانایە و لە جیاتی قونسڵی قرار دەدەیت. زۆر باشە کاک جیهات بێگومانە گەڕێمەوە لای جەنابێشت کاک میران لە یاسایە چۆن و بەچی مادەیەک سزایە و کەسانە درێت کە کاری ساختەکاری ئەەکەن هەم لە محەڕەراتی ڕسمیە هەم ئەگەر ڕسمیش نەبێ یان فەرمیش نەبێت سزاکانیان چییە تا چەند ئەڕوان؟ بەڵێ ئێمە دوو زۆر سزای داناوە یاسا بۆ ئەمە قورسترین سزایان 15 ساڵ زیاتر نەبێت 15 ساڵ زیاتر نەبێت سزایەکی تریشمان هەیە ئەمەیان لە بەندکردن و هەروەها پێبژاردن هەر بە قانونە کۆنەکەی کە ئەڵێ 300 دینار زیاتر نەبێت باشە تەقدیری محکەمەیە ئێستا خۆی بەڵێ تەقدیری محکەمەیە واتە ئێمە حەدی ئەدنای سزاکە 15 ساڵە باشە و حەدی کەمترینیشی ئەعلای 15 ساڵە ئەعلای 15 ساڵە حەدی کەمترینی بەندکردنەوە لەگەڵ پێبژاردن بە 300 دینار و هەروەها ئەمە زەرفی مشەدەد و مخەفەفیشی هەیە یعنی ئێمە بۆ نمونە تۆ خۆت بکەین بە نمونەیەک ڕەنگە وازەحتر بێ بۆ بینەران و بۆ هەموو لایەک من خۆم بۆ نمونە هەڵەسم تەزویرەکە ئەەکەم بەکاریشی ئەهێنم ئەمە زەرفی مشەدەدە هەم ئیستیعمالە هەم تەزویرەکەیە یعنی ئەوە زەرفی مشەدەدە بەڵام تۆ کە یەکێکی تر تەزویرەکە ئەکا و بەکارهێنانەکە ئەکەوێتە سەر من ئەمە عقوبەیەکی ترە یعنی کە دوو شخصی تیابێ هەر یەکە و عقوبەیەکی ترە بەڵام تۆ هەموو جەریمەکە لە یەک شخصە کۆ بێتەوە عقوبەکەی زیاتر کەواتە 15 ساڵەکە بۆ ئەوەیە کە بشیکەیت و بەکاریشی بێنێ خۆی باشە ئەم کەسە ئێمە کە ئێستا باسمان کرد 6 مانگ سزای وەرگرتووە بێتان وایە حاکم ڕەچاوی چی کردووە کە 6 مانگەکەی بۆ داناوە؟ ڕەچاوی حەسەنی نیەی کردووە نیەت پاکی خۆی کە نەیزانیوە ئەمە تەزویرە و کاتێکیش کە گیراوە ڕەنگە یعنی یەکسەر ئینسان هەستەکا بە هەنێشت کە تۆ ئەگیرەی لە مەتار یەکسەر ئەگەر خۆت کردبێتە ئەزانی خۆتی باش یعنی هەرمە کاردانەی پێداچوونەوە بە تەلەفۆنات و بەڵێ بەوانە شاکراوە بێگومان ئیسپاتکردنیش دەورە بینێت کە تۆ ئیسپاتی کەیت ئەمێ ڕەنگە مەسج و ڤۆیس و تەلەفۆنات و شتی خۆیان مابێت کە ئەو توێتی وەرە من بۆتەکەم بە زەمان یعنی ئەم شتانە هەمووی ئیسپاتە بێ بۆ تۆ چۆنەڵێ ئەوێ بە بەڵگەیەکی ئیسپاتی نیەت پاکی تۆ لە محکەمەیە حاکم ڕەچاوی ئەوەی کردو کە ئەم حەسەنی نییە بووە نیەتی پاک بووە وای زانیوە شتەکە هەمووی ڕسمیە ڤیزەکە ڕسمیە هەموو ئەوراقەکانی بە مەزبوط بۆیە ڕات و چۆنەڵێ هەمووی یەک کێشەی نییە نەک تەزویر بێت بەڵام دوایی کە ئەزانێت کە ئێوە سەفەرەکە بکات تەزویرە وایە ئەویش ئەو 6 مانگە حەقی بەکارهێنانەکەی بووە ڕەنگ نیەت پاکیشی هەبوو بەڵامی تر ئەو قوبەی خۆی درا زۆر باشە کاک جیهات بە شێوەیەکی گشتی هاوڵاتیان چۆن بزانن ئەو ڤیزایەی کە وەریان گرتووە ئەمە حەقیقیە یان ساختەیە چۆن چی شتێک ئەتوانێت جاکاری بکات لە نێوان ڤیزایەکی چۆن ئەم کچاڵێ من نەمزانیوە بەدەستمەوە بۆ پێم نەزانیوە کە ئەمە ساختەیە و بێگومان قورسیشە بۆ مەسەلەن
کەسێک کە لە کۆمپانیایەکی گەشتیاریە یان کەسێکی یاساینیە یان کەسێک مثلەن چاوکراوەنی ئەو جیاوازیە بکات پێمان بڵێت چۆن جیاوازی بکرێت لە نێوان ڤیزایەکی ساختە و ڤیزایەکی ئەسڵی و حەقیقیە. مهرەبان خان وەکو یەکەم جاریش ئاماژەم بە پێدا بە بەڕێستم گوت هیچ ڤیزایەکی ئەوروپای بە تایبەتی ناوچەی شینگن نییە بەبێت چاو پێکەوتن یعنی مستحیل باشە جگە لە ناوچەی شنگن هەر بە شێوەیەکی گشتی ئێمە باسی ڤیزا یعنی ئەتوکەت فیزای شینگن باز دەکەین چکە ئەو بەڕێزە زیاتر لە فیزای شینگن بووە کێشەکەیوی فیزەکانی دی هەیە مەسەلەن وەکو وڵاتەکانی ناوچەکە ئێستاێک لەوانە سعودیا کردیتی ئەلکترۆنی بەڵام چییە ئەتو QR کۆدی دانایە لە ڕێی QR کۆدەکەی ئەتو فیزەکەی خۆت دەتوانانی ڕاکێشی دوای لە سەفارەتی ناوتەیە لە وێبسایتی سەفارەتی ڕقم پاسپۆرتشت داخل دەکەی یەکسەر فیزەکەی خۆت ڕادەکێشیەوە ئیمارات بە هەمان شێوە بەڵام بە تایبەتی ئەوروپا هیچ فیزەکی بەبێت چاوپێکەوتن نییە نەبوو و ناشبیتن یعنی ئیلا ئێستا بۆ نمونە ئەتو ئێستاکە کە تەقدیمی فیزەی ئەڵمانیا دەکەی یاخود هەنگاریە دەبی بچێ VFS مەوعیدەکە لە VFS وەردەگری ئەوراقی خۆت تەسمیل دەکەی ئەوان تەلەفۆنە بۆ بەڕێزت دەکەن دەڵێن وەرە فلان ڕۆژی مقابلت هەیە و فلان ڕۆژیش تەبعاً مقابلەکە مەوعیدەکە لە ڕێی نووسینگەکان یاخود دەتوانانی کەسەکە بەخۆشی وادی چاوپێکەوتنەکەی دیاری بکاتن کاتێکەوە چۆن مقابلەکەی ئەوراق خۆی تەسمیل کرد تەلەفۆن لێو دەکەن دەرن فلان ڕۆژی فلان ساعتی وەرە جوازەکەت حازرە وەرە بیبەوە یعنی ئەوە هیچ ئەوە چ تێدا نییە نازام ینی قورساتیشین تێدا نابینم لەو مۆزوعی. باشە زۆر باشە کەواتە ئەو کۆمپانیانەی کە بە هەر شێوازێک مثلەن بابەتی با بڵێن ڤیزای تەزویر نەبێ بە هەر شێوازێک کە بڕێک پارە لە کەسێک وەرەگرن و دواتر شوێنەکانیان ئەگوازنەوەیان هەڵدێن ئەمانە بە چی شێوازێک ئەو فێڵە ئەکەن یان خەڵک چۆن چاوکراوە بێت کە پێشەوەی ئەچێت مامەڵەیەکیان بۆ ئەبات دڵنیا بێ لەوەی کامە فێڵی لێ ناکرێت لە دواییە. بەخۆی میهرەبان خان بە شتەکەی ئاسانترکەین یعنی با شتەکەی قورس نەکەین لە مەسلەی قانونیەوە کاگمیران با جواب بداتەوە بەڵام مەسلەی تەقدیمکردنی ئەوراقی فیزەی شینگن وەچ پێم گوتی کابرا پشتگیری بانقیە دەبی بەخۆی بینیتن یعنی ئەگەر بەخۆی نینیتن ئەوە لەو حاڵەتەی دەکا یەک لە شەرتەکانی تێدا نییە ینی کە شەرتەکان تێدا نەبیتن لە VFS یاخود لەو نووسی دوو نووسنگهێتی LS و VFS هەیە لەو نووسنگانی کە نێوەنجیرن لە بابینی قونسولیەکان ئەوە ئەوراقەکەی لێ وەرناگرن ئەوە نقطەی یەکەم نقطەی دووەم دەبی ئەوراقەکانی مەزبوط بیتن کولفەی کابرا ئەو کەسێک کە تەقدیم دەکاتن کە پشتگیری بانقی دێنی بانک ڕسوماتی خۆی لێ وەردەگری تاپۆی دێنی ئەوە کۆپیەکی هەیە لە ماڵی وەری دەگیرتە سەر زمانی ئینگلیزی ئەوە شتەکان نووسنگەکان دەیکەن ئاسانە بەڵام کۆی گشتی پرۆسەی فیزەکەەوە کولفەکەیەتی یاخود تێچوونەکەیەتی نووسنگە ئەگەر بێت و بیمەی تەندروستی یەک مانجیرە بکات لە بینی 250 هەتا 350 دلاری وەردەگیرێتن یعنی لەوەندەی زیاتر نییە ماکسیمم ئەگەر بیمەی تەندروستیەکەی زیاد بکات لە بەرەوەی کات بیمەی تەندروستی زیاد کرد کولفەکەی زیاتر دەبێت هەتا 500 دلاری دەڕوا ئەوە ئەوەیتی تێچووی ڤیزەی شینگنە. زۆر باشە دەست خۆشکات میران لە چی کاتێکە یاسا سزای کەسێک نادات یانەوە کەسە بەبێت تاوان دەرەچێت ئەگەر هات و مامەڵەیەکی ساختەشی پێگیرا مثلەن دەرکەوتە و مامەڵەی بڵێ پێی بوو دەرکەوتەم کەسە مثلەن ئەم ئەوراقی کە پێیەتی تەزویرە بەڵام دادگا سزاشی نایەت ئەو لەو لە چه حاڵەتێکە ئەمە ڕوئەیە کاتێک کەسێک مامەڵەیەکی تەزویری پێ بەڵام بەکاری ناهێنێت پێشەوەی بەکاری بێنێ پێش بەکارهێنان بەڵام ئەم پێش بەکارهێنانش چۆنە پێش بەکاری نەهێناوە هەروەها لایەنی پەیوەندیداریش نەیزانیەوە بە دوایە نەگەڕاون تێگەی چۆن وازەح تەزویرەکە هەیە ئەوراقەکە تەزویرە محەڕەرێکی تەزویرە بەکاری نەهێناوە دایناوە لایەنی پەیوەندیداریش بە دوایە نەگەڕاون تەلەفیەکە لە ناویەبات تاو کۆتاییت باشە ئەمە سزا نادرێت لە حاڵەتێکی تریشا کاتێک کە خۆیت چێت بە لایەنی پەیوەندیدارەڵێت من ئەم شتم تەزویر کردو بەکارم نەهێنا و فەرمون بەڵام زانیومە پێم زانیوە بەڵام زانیومە تەزویرە و بەکاریشم نەهێناوە لەم حاڵەتانەیە هیچ جۆرە عقوبەیەک نادرێت بەڵام ئەگەر بێت و لایەنی پەیوەندیدار پێی زانی و کە کەوتنە تەحقیق و بەدوا گەڕانە ئەو کاتە بێت نە ئەبێ پێش چۆنڵی ئیخباریەکە بە پێش زانینی بێت ئەو کۆتایی بەوە بێت باشە اینجا خۆ مەسەرەن تۆزێک قورسە کەسێک بزانێت لە بابەتی بۆ نمونە پارەیە لە بابەتی ئەوراقا
بۆ هەموو کەسێک قورس نییە بزانێ ئەمەی بەدەستێوەیەتی تەزویرە خۆ ئەگەر هاتوو نەیزانی و بەڵام گیرا و پێی بینراوە کۆم کەیسەی ئێمە ڕاستە بەڵام ئەوەش وەکو پێشتوتمان نیەتی خۆت نیەت پاکیەکەی و ئیسپاتەکەی دەورە بینێت کە ئەم نەیکردووە بۆ نمونە زۆر نمونە هەیە لەوانەیە بەسیترین شت خەڵک وەکالەتێک تەزویر کات بە نمونە وەکالەتە تەزویرەکرێت من مەحامی مەدرێتە دەست من ئەو ئیشەمان بۆ کە میرەبان کاتۆ وەکالەتێک بۆم نەکەی تۆ وەکالەتەکە تەزویرە من نازانم بەڵام کە ئەڵێن تەزویرە ئەو کاتە من تۆمەتبار نابم لەبەرەوەی کە منیش بۆم کراوەتەوە ئیشەکە زۆر باشە کاک جیهات تا چەند ئەم بێمتمانەیەی کە لە نێو هاوڵاتیانە دروست بووە ئەم ترس و دڵە ڕاوکێیەی کە فترەیەکی زۆرە دروست بووە لەگەڵ ڕێزم بۆ جەنابتان هەنێک کۆمپانیا فێڵ لە خەڵکەکەن هەریەکە و بە شێوەیەک لە شێوەکان پارە لە خەڵک ئەکێشنەوە هەریەک و بە ناوێک ساختەکاری بەرامبەر بە هاوڵاتیانەکان تا چەند دەمەوای کردووە کاریگەری کرۆتە سەر ئیشی ئەو کۆمپانیانش کەوا معتەرەفن و بە شێوەیەکی یاسایی کارەکانیانەکەن مثلەن ئێوە وەکو کۆمپانیاکەی جەنابتان زیانتان بەرکەوتووە بەهۆی ئەم فڕوفێڵانەی کە باسەکرێن سێکتەرێکی تەمەشاکەی باش و خراپ هەیە یعنی ئەوە نابتە پێوەەر چکە لەبەرەوەی کەسێک کە مەسەلەن کۆمپانیاکی هەڵدەبژێری متمانە پێکراو بیتن لەوانەیە پرسیارەکی لا دروست بی لەبەرەوەی مەسەلەن ئێستا کە جەنابەت کە ئیشی کۆک نەفەرەکی دەبینیتن یاخود کۆمپانیایەکەوە دەبینی پێشینەی باشی هەیە و خەڵک گلەی لێ ناکاتن تەسیری لێ دەکا بەس بۆ دەرەجەیش نیە یعنی چکە لەبەرەوەی کە کەسێک چاوی لە فڕوفێڵ نەبی دوو لە ڕووگە ڕێستان تەسیر لەوی ناکە لەبەرەوەی ئیشەکانی ئەو کۆمپانیای پرۆفشناڵانی کە دیار ئێستا زۆر لە هەولێر لەخوای بەزیادبی کێشەکە لە چدایە لە خودی شخصەکەیدایە نەوەکو لە کۆمپانیەکان لەبەرەوەی ئێستا کە هەر بە ڕێزێک بێسەردانی ئێمە بکاتن یاخود هەر کۆمپانیایچکە دەڵێ کاکە تێچووی مامەلەکەی جەنابەت ئەو مەبلەغەیە لە حاڵەتی دەرچوونی فیزا یاخود دەرنەچوونی ئەو بڕەپارێ ناگەڕێتەوە ئەو بڕەپارێژ وەکو چەند مەساریفەک هەیە دەیکاتن وش پێم گوتی بیدایەتی بەرنامەکەش وەرجێڕانە حجزکردنی هوتێلی لەگەڵ بیمەی تەندروستی و حجزکردنی تکتی تیارێ ئەوانە ئەو کولفەیەکەوە مەبلەغەکی زۆری تێناچیتن لەو ئەو کەسەی کە داوا دەکەت داوای $10,000 و $20,000 و $30,000 نەخێر هەمووی کولفەی وش پێم گوتی لە بینی $250 تا $300 وەردەگیری لەو کەسەی و کەسەکەش پێ دەڵێن کاکە ئەگەر ئەوراقی مەزبوط نەبی پێی دەڵێن بەرچاوڕوون دەدەینێ کاکە کەیسەکەت زەعیفە عفو زەعیفە و تەقدیم نەکەی باشترە ئەگەر بێت و چەند ڕێکارەکەی بیگۆڕی یاخود کەمەک سەبر بگری تۆزێک چاوەڕێ بکەی باشترە لەوەی بە تایبەتی پشتگیری بانکی ئەگەر بێت و هاتوچۆی لەسەربی زۆر باشترە نەوەکۆ هات تەقدیمکەی لەبەرەوەی ڕەفز لە بۆ دێتەوە ینی بە شێوەیەکی گشتی تەسیری لە کۆمپانیا پرۆفشناڵەکان ناکە لەبەرەوەی ئەوە لەسەر کەسەکەی ڕادەوەستیتن چ کۆمپانیاکی هەڵدەبژێریتن چ جۆرە ئیشکارەتی ینی ئەوەی هەڵدەبژێری کە تا چەند بەڵێ لەوەتەی جەنابتان کۆمپانیاتان هەیە و کار لە کۆمپانیەکانی گەشتیاریاکەن حاڵەتی وا هاتوۆتە بەردەستان کەسێک هاتبێت تەقدیمی ویزای کردبێت بۆتان دەرکەوت بێت کە ئەمە مامەڵەکانی تری مثلەن ئەو مامەڵانی کەوا پێویستە بیهێنێت بۆ تەقدیمی ویزا ساختە بوو بێت تەزویر بوو بێت ئەمان بەخۆی ساختە عادەتەن هەندێک فترەك پێش ئێستا هەندێک بانک هەبوو کە قۆنسولیاتەکان بەخۆیان یەخستبیانە بلاک لیستی یعنی کەسەکە کە پشتگیری ئەو بانقی دەهینە دەمانگۆ کاکە ئەو بانقە بلاک لیستە بڕۆ بیگۆڕە یعنی بەس ئەوەن دەمان چکە لەبەرەوەی ئەمە ئەوراقە مەسەلەن کابرا تاپۆی خانی هینای ئەمە نازانین ئەو تاپۆی تەزویریان تەزویرێ لەبەرەوەی ئەوە تا کۆمپە ئەو قۆنسولی ئەویلەی دەپێچیتەوە چەند شتەکەەوە پشتگیری بانک و پشتگیری ئیشەکەیتی لەگەر حجزی هوتێلەکەی لەو سێ دەپێچیتەوە زیاتر تەرکیزی فۆکسی زۆر زیاتر سەر ئەو سێەیە ئەگەنا وەکو ئەوانی دیکەشی هەبیتن بە تاکید لێ دەپێچرێتەوە بەڵام ئەمە نازانین تەزویرە یاخودنا چکە لەبەرەوەی ئیشی منیە باش ئەگەر دواتر دەرکەوێت تەزویرە لەسەرەوە ناکەوێت دیدارەکانە بەڵێ ئەگەر دواتر دەربکەوێتەوە کەسانی کە لە ڕێگەی ئێوە تەقدیمی ویزایان کردووە مامەڵەکانیان ساختە بووە لەسەر ئێوە ناکەوێت ئێوە ڕوبەڕووی لێ پێچینەوە نابن نەخێر لەبەرەوەی ئێستا هەر بەڕێزەکە تەقدیمی فیزی دەکات لەلایەن هەر کۆمپانیاکی گەشتیاری لەسەر کۆمپانیاکەی ناکەوی لەبەرەوەی کابرا پێینال دەرە پشتگیری بانقت هەیە دەڵێ بەڵێ دەڵێ بڕۆ کاکە پشتگیری وەو ڕۆژی کە دەچێ مقابلەی بڕۆ کەشفەکەت سەحب بکە و
لەگەڵ کەشف حیسابی 6 مانجی پارەکەی کە تێدایە دەڵێ ئەوەندە مەبلەغم هەیە ئەوەندەم هەیە و ئەمە نازانین جاروێ ئەو شخصێ ڕاستی لەگەڵەمە کردی یاخود ناڕاست بۆ قسەکانی. ئەی بابەتی ئەو پشتگیری کە بانکەکانەکرێت بانکە وەهمیەکان ئەوە چۆنیە پشتگیری بانکەکان؟ واللهی ئەو بانکەوە بەخۆی بانکی وەهمی شتێک نییە بەنای بانکی وەهمی. ئەو کۆمپانیای کەەوە باست کرد لە سەرەتای بەرنامەکە ئەوانە زیاتریش ئەوان ئیشی تەزویری دەکەن ئەوان دەزانن ئەگەنا لە شەریکاتی ڕەسپی هیچ شتێک ئەو مەبل ئەو شتانە خەتی سوورە و یعنی بگرە ئیزراعاتی زۆر توندی لەسرە. یعنی تو مەسەلەن کە بانقەچی وەهمی دەکەیت بۆ چەند مەبلەغە چکەم ناکرێت تو سمعی خۆ چەند ساڵە خڕت کردیتەوە لە بە 100 دلار چی لە کەداری بکەیت. زۆر باشە کاک میران بابەتی ئەوەی کە مەسەلەن کەسێک ڤیزای یاخود هەر مامەڵەیەکی تەزویری پێ ئەگیرێت ئەگەر بڵین ئاشکرا نەبێت شتی وا هەبووە دواتر چوو بێت سەفەری پێکردبێت و سکاڵای لەسەر تۆمار کرابێت بۆ ڤیزەکە نازانم هاوەکوتم حاڵەتێکی جگە لە ڤیزا مەسەلەن مامەڵەی تری بەڵێ هەیە دوایی لە هەیە دوا چەندەها ساڵ 10 ساڵە 15 ساڵە 5 ساڵە دو ئەوە ئاشکرابێت دوای بە قەراری حاکم یەک بێگەگەڕێتەوە سەر ئەو دەست بۆ نمونە تۆ خانوویەکت فرۆشتەوە بە تەزویر 3 دەست 4 دەست 5 دەستی کردووە لە دەستی پێنجەمەوە ئەگەڕێتەوە بۆ دەستی یەکەم ئەبێ ئەو کەسێک کە ئەمەی کردووە بە تەزویر تعویزی هەمویان باتەوە پاشان محکەمە چ قەرارێکی بۆیاوە محکەمەی مختەس خۆی ئەزانێت بەڵام وەکو گەڕانەوە ئەبێ یەک بێ دەست بە دەست بگەڕێنەوە سەر ئەوەی تر. ئێسام کەسەی بڵین تاوان بارە ئەسڵەکە لەم دۆسێ ئێمەیە تا ئێستا دەستگیر نەکراوە ئاشکرا نەبووە لەبەرەوەی ژمارەی هەبووە و پەیج ئەکاونتی هەبوو و داخراوە. ئەمە یاسا چی ئەکات چۆن مثلەن مامەڵە لەگەڵ ئەم دۆسەیانەیە ئەکات؟ ئەوە بۆ لایەنی پەیوەندیدار ڕەنگەها ئەوە چۆنەڵی ڕێگە و تەریقەی تحقیق و لێکۆڵینەوەی خۆیان بێ بەڵام وەکو یاسا بەعام ئەگەر لێرە بێت مەوجود بێ ئەوە ئەیدۆزنەوە و لایەنی پەیوەندیدار و هێزە ئەمنیەکان و ئەو لایەنی کە مختصە بە تحقیقکردن لەو کارە ئەیدۆزنەوانێ ئەگەریش لێرە نەبێت و بەڵام بزانن کێیە هەر کاتێک بێتەوە سنووری هەرێمی کوردستان و عێراق گیرێت ئەوە هەمومان باش دەزانین کە تۆ ناوت هەبێ و ئەمر قەبزە دەبێ و فەرمانی گرتنە هەبێ هەر کاتێک داغڵی هەرێمەوی تۆ گیری. زۆر باشە کێ مافی جوڵاندنی سکاڵای هەیە لە بابەتی ساختەکاری و تەزویرە جگە لەو کەسەی کە خۆی زەرمەندە جگە لەوەی لەو بنکانەی لەو شوێنانی کە ئاشکرا ئەبێت و دەستگیرەکرێن لە کاتی ئەنجامدانی تاوانەکەیە کیتر مافی جوڵاندنی ئەو لایەنەی کە تەزویرەکەی بەرامبەر کراوە جگە لەوانە جگەل لەوان ئەو لایەن هەر کەسێک کە بیزانێ و زەرمەند بێت بۆ نمونە من تەزویرم کەسێک تەزویری کردووە من و ئەو یەک داواکاریمان هەبوو بۆ منە مەوزوعی ڤیزەکە من داواکاریەکەم کردووە بۆ من ڕەڤز بووە بۆ ئەو ڤیزەیەکی تەزویر ڕۆیشتە بۆ هەمان وڵات من نەتوانم کاتکەم و هەستکەم بەڵام ئەبێ بەڵگەی تەواوی لە سیاسەت پێ بێ کامە تەزویرە. زۆر باشە هەروەها تەزویری ژێکە کە لەوانێ حەقی ئامە هەر کەسێک بیزانێت ئەتوانێت منەوە قسە ئاخیرەوە ئەتوانێت سکاڵا بکات و هەروە وەکو مخبری سریش دەتوانێت سکاڵای خۆی بکات لە دەستگا ئەمنیەکان و شوێن پەیوەندیدار و واتە ئەگەر زەرمەندیش نەبوو بێ مەسەلەن زۆر بابەتەیە ئەڵێ حتا تۆ لەبەرەوەی زەرمەند نەبووی بۆت نییە سکاڵا لە بابەتی تەزویرە لەبەرەوەی شتەکە پەیوەندی بە ئاسایشی کۆمەڵایەتیەوە هەیە مەسەلەن بە متمانێنی و بازاڕەوە هەیە بە وڵات بەگشتی ئەمانە ڕەتێکی زۆریانێ بە بابەتی تەزویرەوە تۆ لە شوێنێکا مەسەلەن لە بازارێکە ئەگەر دینارێکی تەزویر ببینێتەوە گومان لە هەموو پارەکانیەوە بازارە ئەکرێ هەر هاوڵاتیەک مەسەلەن بینی لە شوێنێک کاشتێکی بینی ئەتوانێت لایەنی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە لایەنی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە دەستگا ئەمنیەکان ئاگادار بکاتەوە بۆ بە دوواداچوون و تحقیقکردن. زۆر باشە حەقی عامە هیچ حەقی ئامیش پێش هەموو حەقێکی خاصە ئەشتوانێت لە قۆناغەکانی دادگایەکەی ئەو هەر تا کۆتای وەکو مخبری سڕی بمێنێتەوە بانگێژ مەسەلەن خەڵکێڵێت بەڵێ طبعاً ئەو حاڵەتە هەیە ئەڵێ وەڵا هیچ چۆنەڵی ئیخباری نایەن بۆ ئەوەی کە دوایی بانم نەکەن تووشی مشکیلە نەبم و لایەنی پەیوەندی لایەنی سکاڵا لێکرا و هەڕەشەم لێ نەکات بەڵام ئەتوانێت وەکو مخبری سڕی بمێنێت. زۆر باشە کاک جیهاد جەنابتان وەکو ئەوەی کە ساڵانێکە لە بابەتی
گەشتیاریە و کۆمپانیای گەشتیاریتان هەیە کارەکەن ئامۆژگاری و ڕێنماییتان بۆ هاوڵاتی یان ئەو کەسەی کە ئەیەوێت ڤیزا وەربگرێت سەفەر بکات مامەڵەی لەگەڵ کۆمپانیەکانی گەشتیاریە بکات چۆن مامەڵەیەکی دروست بکات بۆ ئەوەی فێڵی لێ نەکرێت پارەکەی بەهەدەر نەچێت. بەڵێ مێرەبان خان لە سەرەتای بەرنامە لەبیرم چوو ئاماژە بە یەک شتی بکەم طبعاً ئەو کەیسە تەزویرانە زۆر تەئسیر لە خەڵکی دیکەش دەکاتن لە کاتی تەقدیمکردنی ڤیزەی بۆ نمونە بە ڕێزێک کە بێت و پشتگیری بانقی وەهمی دانێ ئاین دەکا بڵێن تەزویر ناچار دەکات ڕێکارەکان تونتر بکرێن یعنی مەسەلەن دەبڵ چێکی لەسەر بکرێتەوە ینی 2000 3000 ئەوە بکرێتەوە لۆیە تۆزێک ئێستا کە ڕێکارەکانی فیزی قڕس بووە سەبەبی ئەوە یەک لە سەبەبەکانەکەەوە خەڵکەکی زۆر لەگە ڕێزم پەنای بردە بەر ئەو ڕێگەی بەڵام ئەوە لەسەر هۆشیاری هاوڵاتیان ڕادەوەستی ئەمە دەمانەوێت هاوڵاتیان هۆشیار بکەینەوە کەوا فیزی شینگن ڕێکارە دروستەکەی چەندین جارە دووبارەی بکەمەوە زۆر ئاسانە قڕس نییە بەڵام بە مەرجەکی لە یەکێک لە بانکەکان حیسابەکی دەکەیەوە ئەتو مانگانە موچەی خۆت لەسەر ئەو حیسابەی دادنی هەتاوەکو 6 مانجی بەشێکی لە موچەکەی خۆت دێلیەوە کە بەش موچەکەت هێشتەوە هاتوچۆی پێ دەکەی بۆ پارەی هەتاوەکو 6 مان 8 مانجی ئەتو پشتگیرێکی بانکی تاو مەزبوط تێ پشتگیری کارەکەش دەبێ و زۆر احتیادی ئەگەر بێت و لە حاڵەتەکی تاپۆی خانیت نەبی یاخود شوقەت نەبی یاخود سیارەت بەناو نەبی بەڵام لەو حاڵەتی دەتوانی گرێبەستەکی کرێی دانێ زۆر کەسەیە کرێچیە بەڵام پشتگیری بانقەکەی مەزبوطە احتیادی فیزەکەی وەردەگریتن هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە کەوا بە هیچ شێوەیەک متمانە بەو کۆمپانیانەکەن کەوا جێیان دیار نییە چونکە باوەکی ئەو بەڕێزەی لێنێ یەکێک لە شەرتەکانی ئۆفیسیش کۆمپانیای گەشتیاری ئەوەیە جێت دیاربی ڕێت دیاربی هەر نەسبێنە خوا نەخواستە لە حاڵەتەکی بیتن سبێنێکە بزانی ئەتوچێ ئیشەکەی لە بۆ کردی و سکاڵا لە چێ دەکەی باشە ئەو کۆمپانیانەیەکی کەوا شوێن و ڕێشیان دیارە و بڕێک پارە لە خەڵک وەرەگرن و دواتر هەڵدێن چۆن مامەڵەیەکی دروست بکەن بۆی ڕوبەڕووی ئەم جۆرە شتانە وەڵاهی ئەوە پرسیار لە بەڵێ چۆن هاوڵاتی مامەڵەیەکی باش بکات پێشەوەی بچێت بۆ کۆمپانیایەک شوێنێکی باش هەڵبژێرێت دڵنیا بێ لەوەی کە ئەمە لەو جۆرە کۆمپانیایانە نییە کە پارەکەی لێ وەرەگرێت و دواتر هەڵدێت کە بابەتی وا زۆر لەم فترەیە ڕوویاوە بەخۆی ئەو پارەی زەخم پارەی زۆری دەدەنەوەە مەسەلەن $20,000 یان دوو دەفتەر و نیو شتی وان نییە لە فیزەی شتی وان نییە وەچ پێم گوتی کولفەی فیزەی لە بینی $250 تا $300 زیاتر نییە ئەو کۆمپانیای گەشت و گوزارێنی لە هەولێر کە ئێستا ئێمە یاخود هاوکارەکانم کەەوە وەری دەگرن لەو مەبلەغی زیاتر نییە ئللا ئەگەر بیمەی تەندروستیەکەی بگۆڕی لە ساڵی یان 2 ساڵی جیهات شێروانی خاوەنی کۆمپانیای نارڤا بۆ گەشت و گوزار لە شاری هەولێر میران محەممەد پارێزەر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوە شەرشاد بن.